سلاوتان لێبی قوتابیانی بەڕێز لە حاضرەی پێشتر باسی ئەپلیکیشنێکی جەنەرال مۆشنمان کرد ئەوش پرۆجێکتایل مۆشن بوو ئیفێکتی ئێر ڕێسیستانس لەسەر پرۆجێکتایل مۆشن کە سێ حالەتمان وەرگرت یەک لە حالەتەکان ئەگەر مقاومەی هەوا نەبێت ئەگەر وهەش بێت لینێر بێ یان کوادرێتیک بێت ئەمڕۆ باسی ئەپلیکیشنێکی تر لە ئەپلیکیشنەکانی پرۆجێکتایل مۆشن دەکەین بە نێونیشانی motion of charged particle motion of charged particle لە electric field وەردەگرین لە magnetic field وەردەگرین هەروها لە electromagnetic field وەردەگرین بۆ نمونە کاتێک کە پارتیکڵێک لە مەجالێکی کارۆمەغناتیسی دەجولێتەوە ئەوە F یەکسانە بە m dv over dt یەکسان دەبێت بە q e زائد v cross b لێرە q چارجی پارتیکڵەکەیە e electric fieldە v خێرایی پارتیکڵەکەی and b magnetic fieldە ئەمە ئەگەر بمانەوێ فۆرسێک بزانین ئەو هێزەی کار لە پارتیکڵێکی بارگاوی دەکات لە مەجالێکی کارۆمەغناتیسی چییە دەبێتە QE لێرە مەجالی کارەباییە ئەو بەکەر فقط in electric field QE مان هەیە ئەو کاتە QV cross B کە مەجالی کارۆ لە مەجاری مغناتیسیە دەبێتە سفر لێرە B دەبێتە سفر کەواتە لە مەجاری کارەبایی F یەکسانە بە QE و ئەگەر هاتوو for static uniform electric field بۆ ئەوەی مەجالێکی کارەبایی ڕێک و ستاتیکمان هەبێ واتە مەجالێکی کارەباییمان هەیە بەیەک ئاراستە و نرخەکەشی ناگۆڕێت لێرێمەوە for static uniform electric field واتە مەجالێکی کارەبایی ڕێکمان هەبێت نرخ و ئاراستەکەی نەگۆڕێت بۆ نمونە وەکو ئەو ئێگزامپلەکەوە لێرە دیارەکەوە ئاراستەی ئەلکتریک فیلد بە ئاراستەی ئێزە زێتە و قیمەتەکەشی ئیزێت دەکاتە ئی و یەکسانیشە بە کۆنستانت بەو شێوەیەکەوە لێرە دەتوانین بڵێن ئیX یەکسانە بە ئیوای نیتمان دەبێتە سفر ئیزێتیش دەکاتە ئی و یەکسانیشە بە کۆنستانت کاتە ئەمە پێی دەڵێن ستاتیک یونیفۆرم ئەلکتریک فیلد ئەو کاتە زۆر بە ئاسانی جارێشتر دەتوانین هاوچێشەی نیوتن F کە دەکاتە m ئەیەکە دەکەینە سێ ئاراستە x و y و z تاودان لەسەر x بە ئاراستەی i تاودان لەسەر y بە ئاراستەی g تاودان لەسەر z بە ئاراستەی k و ئەلکتریک فیلدیشمان هەیە بۆ نمونە بە ئاراستەی z وەکو دەڵێن ستاتیک یونیفۆرم ئەلکتریک فیلد لێرە k مان وەرگرت کەواتە دەتوانین لە ستاتیک یونیفۆرم ئەلکتریک فیلد ئاراستەی z بەتەنێ وەرگری یان ئاراستەی y بەتەنها یان ئاراستەی x بەتەنها هیچ جیاوازیەک نییە کەواتە جارێشتر لێرە تاودان لەسەر x مان هەیە تاودان لەسەر y تاودان لەسەر z و دەتوانین سێ هاوچێشە بنووسین وەنمونە لێرە تاودان لەسەر x دەکاتە سفر تاودان لەسەر y دەکاتە سفر تاودان لەسەر z دەکاتە کۆنستانت ئەگە سێری ئەو حالەتە بکەین ڕێک وەکو حالەتی پرۆجێکتایل وایە کە گوتمان بە بێ ڕێسیستانس چونکە لەوێن دەریش تاودان لەسەر x و y سفر بوو تاودان لەسەر z یەکسان بوو بە کۆنستانت کەواتە سێ تاودانمان هەیە ئەگەر تاواکاریان وەرگرین سێ خێرایی دەردەچێت خێرایی لەسەر x خێرایی لەسەر y خێرایی لەسەر z ئەگەر جارێشتر تاواکاری وەرگرین ئەو کاتە x و y و z مان لە بۆ دەردەچێت کەواتە تاودانەکانمان هەیە دەتوانین لە باوەڕاستەی تاودانەکان خێراییەکان بدۆزینەوە ئەگەر جارێک تاواکاری وەرگرین ئەگەر جارێشتریش تاواکاری وەرگرین ئەوە ڕێک خێراییەکان دەبێتە هۆی دروستبوونی x و y و z و جارێشتر دەتوانین پۆزیشن ڤێکتەر بدۆزینەوە وەکو گوتمانە حالەتە زۆر بە حالەتی پرۆجێکتایل مۆشن دەچێت لەبەر ئەوە دەتوانین بڵێن the path of the motion is parabolic چکە ڕێک وەکو پرۆجێکتایل مۆشن وایە لە حالەتی no air resistance کەواتە when the electric field is due to the static charge ئەمە هاوچێشەیەکمان هەیە delta cross E دەکات سفر ئەمە ئەگە هەردوو لای ئەم هاوچێشەیە لێرە بۆ نمونە جارانی Q بکەین ئەو کاتە دەبێتە delta cross QE یەکسانە بە سفر QEش دەبێتە یان del cross F دەکاتە سفر del cross F کە دەکاتە سفر ئەمە مانای وایە the force field is conservative
وتمان أجر دل كروس F بكاته صفر معناه the force field is conservative. This means that the field is conservative and there exists a potential function معناه كواتا potential energy شيء كوا potential function كه دتوانين بواسطة وي potential energy بدوزينه وهما شيء إيده كاتا ناقص دل فاي زارشتر أجر هردو لها شكل زاراني كيوب كينو ليرة ومان دردتك كيو دكاتا ناقص دل في هاوش شيء ومان كاتا ليرة كيو فاي potential energy يجلسر دو ام في تو عندو امش kinetic energy كاتا زارشتر لا motion of charged particle in electric field kinetic energy plus potential energy يكسانه total energy ودكاته constant أما بيدلين energy equation for motion of charged particle in a uniform static electric field كاته أما conservation of energy kinetic energy دكوري potential energy دكوري بلام total energy دكاته constant كاته سارشتر لا static uniform electric field kinetic energy زائد potential energy يكسانه total energy ويكسان الشبه constant لنسر حالتي دوم باسي motion of charged particle دكين in magnetic field كاته ليرة magnetic field مان هي بلام electric field دكاته صفر سيدكن ليرة Q V cross B أما force كاتك particle لما جالت شي مغناطيسي دجولتوا أو كاتي أو هي زي كارلا particle كده كاته Q V cross B Q ليرة charge particle كده V خير هاي particle كده B magnetic زارشتر اگر هاتو اما مجال مغناطیسی من هبو كبيدلا uniform static magnetic field بيك اراسته او كاتا magnetic field يكسانده بي بكي بي ليره بون هنا اراسته زيت ما ورقت يا بلام اگر اراسته جي ورقري واي ورقري دبيت بي vector magnetic field يكسانده بي بجي بي ليره بي يكسانه بكونستانت واگر اراسته اكس ورقري او كاتا بي vector الستاتيك ماغنتيك فيلد يكسانده بيبقى اي بي اگر اراسته اكس وربي كاتا ليرا جرينج اولا ليرا في كروس بي بدوزينو تشكو في سي اراسته ورده قريب زانا في اراسته خيراي دبيت اراسته اكس في اكس في واي لسر توري واي و في زد باراسته كي واتلسر توري زد كاتا كفي كروس بي دوزينو ليرا دبيتا V cross B دبيت I VYB ناقصا J VXB كات اگر V cross B لحاجة شكل سري دابنينوها تاودانا كش بكينا سيبش زانا تاودان لسر X بأراستي I تاودان لسر Y بأراستي J زائد تاودان لسر Z بأراستي K ليرش V cross B كي بدوزينوها كأراستي I و J مان هيا او كاتا سي هاوچه شمان لبو دردزت لسر من هاوچه شيء كم ام اي اكس يكسانده بيبا كيو بي مشتقد واي ام دبل مشتقد واي يكسانده بيبا ناقص كيو بي مشتقد اكس ام دبل مشتقد زد يكسانده بيبا صفر اللي بدأوا ام كيو بي امانه همويان نقورن كاتا دتوانين هردو لها هاوچه شكا دابش ام بكين كيو بي دابش ام امش دبيت نقور هر هموشان ناويا نبنين دبليو كاتا جارشتر اگر هاوچه شكان بنوسينوا بزانا دو جار مشتقد اكس يعني اي اكس يكسان ده بيبقى دبليو في واي اي واي يكسان ده بيبقى ناقص دبليو في اكس اي زيتيش يكسان ده بيبقى صفر كاتا اگر جارك تواكاري ورقرين ليرا مشتقد اكس يكسان ده بيبقى دبليو واي كوس سي 1 مشتقد واي يكسان ده بيبقى ناقص دبليو اكس كوس سي 2 ومشتقد زيتيش يكسان ده بيبقى كونستان اگر يك جهة تواكاري ورقرين او كاتا لجهة اي دتوانين لأي اكس و اي واي و اي زيتوا في اكس و في واي و في زيت بدوزينه ليرا where W دكاتة قلنا QB over M وأمش بيدلن is a cyclotron frequency كاتا دتوانين أم هاوچشانه كاتا استأوي كما وشيكاري بكين هاوچشي
في اكس و في واي و في زد مان هي دتوانين اكس و واي و زد بتوزينەوە ئەویش چۆن solve second equation دەڵێ equationi دووەم حەل بکە لە equationi یەکەمی دابنێ و بەعکسەوەش دەبی واتە equationi یەکەم حەل دەکەین لە equationi دووەمی دادەن کات بە دانانی هاوکێشەی دووەم لە هاوکێشەی یەکەم وەکو لێرە لەم سەمە سۆرە دیارە یان هاوکێشەی یەکەم لە هاوکێشەی دووەم دابنین یعنی بە دانانی vy لە AX هاوکێشەی یەکەم کە یەکسانە بە WVy یان AX لێرە دابنێ دەتوانین هاوکێشەکان سۆلیوشن بکەین کاتە بۆ نمونە ئەگەر بۆ نمونە ئێستا vy لێرە دابنین vy لێرە دابنین ئەو کات AX یەکسان دەبێ بە W کەوانەیەک دەکەینەوە دەنووسین لە جیاتی vy دەنووسین ناقص WX زائد C2 ئەو کاتە ڕێک هاوکێشەیەکمان لە بۆ دەردەچێت کە بە هاوکێشەی simple harmonic equation دەچێت دەتوانین یەکسەر قیمەتی x بدۆزینەوە بۆ هاوکێشەی سێمیش دیارەکەوە لەبەر ئەوەی AZ یەکسانە بە سفر کەواتە VZ دەکاتە کۆنستان کەواتە Z دەکاتە کۆنستان زەربی T ئەگەر بین هاوکێشەی یەکەمە Z بدۆزینەوە دەکاتە کۆنستان زەربی T ئەمە سۆلیوشنی یەکەم بەڵام بۆ سۆلیوشنەکەی تر هاوکێشەی ئەوە لێن چ دەکەین لێرە دەبڵ مشتەقەت x گۆتمان vy لێرە دادەنێ زین هاوکێشەکە چی لێ دەبێ سێری بکەوزانە ناقص w2x زائد w2a w2 هاو بە شەڕێک ئەو هاوکێشەیەمان لێ دەدەچێت کە زۆر بە هاوکێشەی simple harmonic motion دەچێت کە ئەو کاتە زۆر بە ئاسانی دەتوانین بڵێن x کەم a سۆلیوشنەکەی دەکاتە چ x كم a يكسانة ب a كوساين wt زائد الفا إذا ك x مان زاني دتوانين بأساني مشتقة x بدوزينوا مشتقة x دتوانين لا هاوكيشي دابنين لا هاوكيشي يكم لولا كوايتي دا دتوانين بأساني واجب بدوزينوا كمشتقة x مان ديتوا ليرة ونونا بسيريكم مشتقة x مان دوزيوا دين ليرة دادنين لهاوكيشي يكم لا عمودي سيم دتوان قيمتي واي بدوزينه كات اگر اما قيمتي x و y بزانين لهر x مان زاني وايش مان زاني يعني دتوان بلين x كم a توان دوي دكين x كم a توان دوي دكين ليرا اگر سيري بكين x كم a توان دوي دكين y كم بيش ايش توان دوي دكين ليرا a توان دو كوساين توان دو ليرا ساين توان دو كوي دكي دبيت ايه كات ام هاوكێشەیە مان لە دەدەچێت ئەمە ڕێک دیارە ئەمە هاوکێشەی بازنەیە یعنی لە تەوەرەی x و y بازنەیەکمان هەیە کەوا چەقەکەی a و b نیوتیرەکەشی a کەپیتال ڕێک کەواتە زۆر بە ئاسانی دەتوانین بڵین پاسی ئەم جۆرە ئیکوێشنێک کە بەم شێوەیە دەدەچێت بەڵام لەبیر نەکەین کەوا زێتیشمان لەگەڵ تایم دەگۆڕێت کەواتە ئێمە بازنەیەکمان هەیە لە x و y ئەو بازنەیە وردە زیاد دەبێت لەسەر تەوەرەی زێت کەواتە پاتەکەمان دەبێت هێلیکال پات یان دەبێتە سپرینجی یعنی بازنەیەکمان هەیە ئەو بازنەیە زیاد دەبێت لەسەر تەوەرەی زێت یعنی کەواتە دەتوانین بڵێن جوولەی پارتیکلەکە لێرە لە کاتێک کە مەگنەتیک فیلدمان هەیە بەتەنها دەتوانین بڵێن جوولەی پارتیکلەکە جوولەیەکی هێلیکال پاتە یان پێی دەڵێن سپێرال پات يعني جوولەیەکی حەلەزۆنی هەیە لەسەر تەوەرەی x و y کاتە ئێستا ئەگەر گوتمان پارتیکلێکمان هەبێت لە مەجالێکی کارەبایی بجوولێتەوە ئەو کاتە لە مەجالی کارەبایی تەنها QE وەردەگرین ئەو کاتە پاسی پارتیکلەکە گوتمان دەبێتە پەرەبۆڵە ئەگەر مەجالی مغناتیسیمان وەرگرت ئەو کاتە لە مەجالی مغناتیسی E کەپیتال دەبێتە سەفەر ئەو کاتە گوتمان V cross B هەمان هەیە V cross B بەتەنێ وەردەگرین مەجاری مغناتیسی دەبێتە هێلیکال پات هێلیکال پات یعنی سپرینگێک لەسەر تەوەرەی زێت زیاد بکات و ئەگەر هاتوو ئێستا حالەتی سێم وەردەگرین حالەتی سێم لێرە باسی motion of charged particle دەکا in electromagnetic field لە electromagnetic field لێرە هەردووچیانمان هەیە EQE ئەمە مەجالی کارەباغیە V cross B ئەمەش مەجالێکی مغناتیسیە کاتە لێرە for static uniform electric and magnetic field ئەگەر static uniform electric field مان وەرگرت لەگەڵ magnetic field
واتە دەبێ مەجای کارەبایی بە یەک ئاراستە وەرگین بۆ نمونەوا دادنێن کە مەجای کارەبایی بە ئاراستەی وایە لێرە کەواتە مەجای کارەبایی یەکسانە بە JE وات دوو نمونە دادنێن و مەجای مغناتیسیش بە ئاراستەی زێتە کەواتە کەی لێرە ئاراستەی زێت کاتە مەجای مغناتیسی بە ئاراستەی زێتە واتە لە بۆ ئاراستەی زێت موجب دەبێت کەواتە لێرە دەتوانین بە هەمان شێوە مەجای کارەبایی بە ئاراستەی زێت دابنین ئەو مەجای مغناتیسی بکەینە ئاراستەی ژ یا مەجای کارەبایی بە ئاراستەی X دابنین مەجای مغناتیسی بکەینە I یان J یان K لێرە احتیمالات زۆرە یعنی هەر کاتێک مەجای کارەباییمان هەبێ بە ئاراستەیەک مەجای مغناتیسی دەتوانین بە ئاراستەکانی تر وەرگرین بۆ نمونە دەتوانین هەمان ئاراستە وەرگرین مثلا بۆ نمونە ئەگەر مەجای کارەبایی بە ئاراستەی J دابنین ئەمە واش دابنێ مەجای مغناتیسی بە هەمان ئاراستەیە لێرە ئەگەر ئەم نمونانە بین وەرگرین احتیمالات زۆرە کەواتە لێرە پێی دەڵێن static uniform electric field and magnetic fields کەواتە لێرە دووم لە حەزەمان هەیە charged particles accelerated by electric field charged particles accelerated by electric field کەواتە لێرە پارتیکلێکمان هەبێ ئەگە بارگاوی بێت ئەوە تاودانی بە ئاراستەی electric field وەردەگرێت وەم circular motion in plane normal to magnetic field circular motion in plane جولەیەکی بازنەی normal to magnetic field بە ئاراستەی عمود لەسەر مەجای مغناتیسیەکە دەبێت کەواتە لێرە دەتوانین ئەمە ئەو پرسیارە بکەینە هۆمۆرک وەکو لێرە لەو ئەگزامپلەی سەرەوە هەیە دەڵێن find the resulting motion of charged particle find the resulting motion of charged particle in electromagnetic field کەواتە دەتوانین ئەمە بە سێ پرسیار بێنینەوە find the resulting motion of charged particle in electric field ئەگە electric field بێ ئەوە دەبێتە حالەتی یەکەم بەس QE وەردەگری find the resulting motion of charged particle in magnetic field ئەگەر magnetic field بێ ئەمە دەبێتە حالەتی دووەم کە دەبێتە QV cross B و find the resulting motion of charged particle in electromagnetic field لە electromagnetic field ئەمە وەردەگری هەردووچان electric field زائد magnetic field لێرە electric field بە ئاراستەی J وەرگرە بە ئاراستەی Y magnetic field بە ئاراستەی K پرسیارەکە شیکار دەکەی کەوا ڕێک شیکاری پرسیارەکە زۆر نێزیک دەبێت لە شیکاری پرسیارەکە وەکو چۆن لە magnetic field هەمان بوو هەمان ئەو خطواتانەی کە باسمان کرد دووبارەی دەکەیەوە دەتوانین بە resulting motion مەبەست لە resulting motionش لێرە هاوچێشەی نیوتنمان هەیە acceleration دەکەیە سێ بەشێک لەسەر X بەشێک لەسەر Y بەشێک لەسەر Z بە هەمان شێوە لێرە E vektorمان هەیە دەکەیە یەک بەش چکە static uniform electric fieldمان هەیە magnetic fieldمان هەیە دەکەیە یەک بەش بە ئاراستەی Z خێراییمان هەیە V بە ئاراستەی X Y و Z وەردەگری کەواتە سێ تاودانمان دەبێت لە تاودانەکان سێ خێرایی دەردەچێت و لە خێراییەکانیش دەتوانین جارشتر X Y و Z بدۆزنەوە کە پرسیارێک دەڵێ find the resulting motion مەبەستی ئەوەیە ئەنجامەکان یعنی X Y و Z بدۆزەرەوە find the resulting motion مەبەستمان دۆزینەوەی X Y و Z لە محاضرەی داهاتوو بەردەوام دەبین لەسەر تەطبیقاتەکانی تری general motion یەک لە تەطبیقاتەکانی تری general motion constrained motion of a particle واتە کاتێک پارتیکلێک لەسەر ڕوویەک دەجولێتەوە و قەید بێت و پەیوەست بێت بە ڕووەکە هەروەها ئەپلیکیشنیش تریش لە ئەپلیکیشنەکانی chapter 4 وەردەگرین ئەویش motion of particle on the curve واتە کاتێککە پارتیکلێک لەسەر کەرڤێک دەجولێتەوە ئەو کاتە جگە لەو تەطبیقاتانەی کە باسمان کرد ئەو دوو تەطبیقەیەش باز دەکەین و لە محاضرەی داهاتوو انشاءالله ئەو تەطبیقاتانەی کەماوە لەسەر general motion باسی دەکەین و کۆتایی بە chapter 4 دەهێنین